ئیمڕۆ ئەبینین ڕۆژی شەمەیە کە شانەی قەیرانەکان قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندووە بەڵام بیر لەوە ناکەنەوە خەڵکی بژێوی ژیانی پێویستە خەڵکی پێویستی بۆیە کە ئیجاری کەم بکەیتەوە حەلەکان زۆرن پاریم وەلدەی لێ مەسەنە مێ لە حکوومەت پاری بۆ نمونە خۆش بێت لە ماگانەی کارەبا و ئاوەکەی خۆش بێ لە ئیجارەکەی نیوەی بۆ نمونە یان بکاتە ژێر باڵی خۆیەوە کاکە بۆ نمونە دوکاندارە کاسبکاریان هەیە دێ ناویان نووسین کاسبکارەکان ئەو ڕۆژانەیەکی تۆ ڕۆژی 200,000 دەیمە جەنابەت ئەمە حەلە بە قوربان توی نەی تۆ ماڵەوە بە چی بکە قورچۆکە سەرخۆی بۆیە خەڵکی بێزار بووە لە ماڵەوە ئەیکەنە شەڕ عایلی لەگەڵی مەزبورە دێ بە دوکانەکەی بکاتەوە ئیشکە خەڵکیش داواکارم لە خەڵکی کەوا جۆ لەو بریاران نەگرێ بۆ چووکە مە ڕوخێنەرە ئێمە لە ئەبینین لە ڕۆژی دووشەم و سێشەم و چوارشەم پێنجشەمەیە هەموو دائیرەکان و بۆ نەوە بازار و عیادەکان هەمووی قەرەباڵغا بە حکمی چی بە حکومێکەوە سێ ڕۆژە قەدەغەیات چووە کەواتە حکومەت بەم بابەتە کارێکی سیاسی دروستەکە خەڵکەکە بە گۆمە کۆمەڵی لەناوە بە. هەمووان داواکارین بە شێوەیەکی گشتی قەدەغەی هاتوچۆ هەڵبژێرێت لەگەڵ نەخۆشیەکەی وەکو هەموو جیان لەگەڵ نەخۆشیەکەی بژین چونکە زۆربەی دوکاندارەکان ئێستاکە بە ملیۆنان دینار بە چەندین هەزار دۆلار قەرزارن بەڕاستی هەمووی سێ چوار عایلەی لەسرە بۆیە تکامان وایە لەبەڕێز پارێزگاری کەرکووک لەبەڕێز سەرۆکی عەمەلیاتی کەرکووک کە بێن هەڵوێستیانە بێ بەرامبەر بە ئەم خەڵکی کە لێرا کۆبۆتەوە و ئەم قەدەغەی هاتوچۆیە لابەرن چونکە بەڕاستی گەیشتۆتە قوڕگمان یعنی هیچ تەواو کەس تااقەتی ئەوەی نەماوە جارێکی کە دانیشێتەوە لە ماڵەوە ئێمە پارەکە نەخۆشیەکە جددی بوو قەدەغەی هاتوچۆکە جددی بوو بۆ ماوەی 2 مانگ هەموو خەڵکی کەرکووک هیچ شارێ وەکو شاری کەرکووک تەطبیقی نەکرد و بە جوانی بەڕێوەی نەبر بەڵام ئێستاکە هاتووینە داوامان وایە کە ئەوەی کە لە کازم کرا 2 ڕۆژ پێش ئێستا 10,000 هاوڵات ملیۆنان هاوڵاتی ئەوەی کە لە مەرعەبی فرانسۆریری کرا 10 بۆ 15,000 کەس بۆ پێشوازی پاپا یعنی ئەگەر کۆرۆنا لێو بڵاو نەبێتەوە دڵنیابن لە ناو بازاڕەکان بڵاو نابێتەوە.